ئێستا ئامادەم بۆ ئەوەی کە بە پێ بڕۆم. من بۆ ئەوەی کە بیپێوم بە پێڕۆشتەکانم کاری ئاسان هەیە. لێرەوە دەست پێ دەکەین. هەندێک پرۆگرام هەیە کە دەتوانن لەسەر تەلەفۆن نزیکەکانتان دایبەزێنن لە هەردوو سیستەمی iOS و ئەندرویدیشدا. بۆ نمونە پیدۆمیتەر یەکێکە لەوانە. ئێستا دەست پێ دەکەین کە هەنگاو بە هەنگاو دەیژمێرێ من چەند دەڕۆم. هەنگاوەکانم دەژمێرێت 7 هەنگاو 25 هەنگاو و بە هەمان شێوە لە کاتی هاتنە دەرەوە لە شوێنە نیوچە تاریکەکانەوە بەڕێو شوێنە ڕووناکەکان بیرم ناچێت. بۆ پاراستنی چاوم چاویلکە ئاسایەکەم لا دەبەم و چاویلکەیەشی ڕەش لە چاو دەکەم. بە پێڕۆشتنی خێرا یەکێکە لە باشترین وەرزشەکان بۆ پاراستنی سەلامەتی و لەشساغی مرۆڤ. بەڵام ئەو کاتێک کە باز لە بە پێڕۆشتنی خێرا دەکەین دەبێت لەوە تێبگەین. یعنی چی بە پێڕۆشتنی خێرا؟ لە ناو کەناڵی NRT2ەوە هاتووینەتە دەرەوە گەشتمە بەردەم گوندی ئەڵمانی. هەتاوەکو ئێستا بۆ ئەوەی کە بزانم چەند پێڕۆیشتوم دەگەڕێمەوە بۆ مۆبایلەکەم. هەتا ئێرە 386 پێ ڕۆیشتوم. 392 پێ ئەگەر دەرپێ لای ئێوەوە 16 کیلۆ کالۆریم سووتاندووە لە ماوەی 3 خولەکدا. ئەم بە پێڕۆشتنە دەبێت بەلای کەمەوە لە ڕۆژێکدا نیو کاتژمێر بێ و لە هەفتەیەکدا 5 ڕۆژ بێ. بەڵام بیرتان نەچێ کە ئەڵێین بە پێڕۆشتنی خێرا ئەمەیان بە پێڕۆشتنی خێرایە. ئێستا لەوانەیە زۆرێکتان کە من دەبین لەو پاسایە بڵێن ئای چەندێکە سواری پاس نەبووم. سەرکەوتنی پاس یەکێکە لەو شتانی کە زۆر خۆشە و زۆریش گرنگە بۆ تەندروستی. لەبەرەوەی جگەلەوەی کە پاسۆکارێکی باشی گواستنەوەیە وات لێ دەکا کەمێک زیاتریش بە پێ بڕۆی. لە وڵاتانی پێشکەوتوی دنیادا هۆکارەکانی گواستنەوەی یەکێکە لەو شتانی کە حکومەت زۆر گرنگی پێدەدا. لەبەرەوەی کە هەموو بەشەکانی کۆمەلگا بە هەژار و دەوڵەمەند و کەم توانا و توانایەرەوە سوودی لێوەردەگرن. ئێستا ئێمە کە سوار بووین لەم پاسە 3 نەفەرین و جێگەی 4مان گرتووە. بۆ هەر نەفەرێک تەنها 500 دینار کرێ ڕێگاکەیەکە 2000 دینارەکات. دەزەحمەتە پارەنێری بۆ پێشەوە کە بەڕاستی لە چاو هەر هۆکارێکی تری گواستنەوەدا هەرزانە ئەم پارەیە. ئەمەی کە لە بەردەستی مندایە راپۆرتێکەکە لە وێبسایتی فەرمی حکوومەتی بەریتانیا وەرم گرتووە کە هاتوون هەندێک لە توێژەرەوەکان داتایان کۆ کردوێتەوە لە ساڵی 1999 هەتاوەکو ساڵی 2012 کە داتای 68,000 کەس بوو و لەم 68,000 کەسە شیکاری داتای 22,000 کەسیان کردووە. زۆر سەرنجڕاکێشانە و بە شێوەیەکی سەرسوڕماوایی وایان دەرکەوتووە کە ئەو بەڕێزانەی کە لە هەفتەیەکە 5 ڕۆژ بە پێ دەڕۆن ڕۆژی نیو کاتژمێر بە بەردەوامی بە تێکڕایی BMI یان گرمۆڵەی لەش یان کێشیان کەمتر بووە لەو کەسانەی کە کەمتر ڕۆشتوون. هەر دەرەنجامی ئەم توێژینەوەیە ئەوەشی دەرخستووە کە بە پێڕۆشتنی خێرا زۆرترین سوودی هەبوو بۆ خانمان بۆ بەڕێزانی کە تەمەنیان لەسەر و 50 ساڵەوە بووە. لێکۆڵەرەوەکان گەشتونەتە ئەو بیرۆڕایی کە پێشنیاری ئەومان بۆ بکەن کە ئەگەر بێت و هەر کەسێک لە هەفتەیەکە 5 ڕۆژ لە ڕۆژێکە نیو کاتژمێر بە پێ بڕوە ئەوە دەکرێت لە ماوەی مانگێکدا بۆ خانمان ئەستوری کەمەر 4 سانتیمەتر کەم کات و بۆ پیاوان 3 سانتیمەتر و نیو. بەمانایەکی تر بە پێڕۆشتنی خێرا بۆ پیا و بۆژنیش باشە بەڵام بۆ ژن زیاتر. لەبەرەوە زۆر گرنگەکە بە پێ بڕۆن. پاس لە وڵاتانی دەرەوەدا گرنگیەکی زیاتری هەیە تا وڵاتی خۆمان لەبەر ئەوەی کە دەکرێت هەموو بەشەکانی کۆمەلگا لی سوودمەند بن و هەروەک بۆم باسکردن ئەمە یارمەتیدەرێکی مرۆڤە بۆی کە زیاتر بە پێ بڕوە. پاشەوەی کە من دەگەمە ئەو شوێنی کە دەمەوێت 2 مووقیف پێش ئەو شوێنەی خۆم دادەبەزم بۆی کەمێکتر بە پێ بڕۆم و بە پاسێکی تر بەردەوام دەبم لەم گەشتم بۆ ئەوەی کە چاوپێکەوتنێکی بەرنامەی لەشساغی ئەنجام دەین و لەگەڵ ئێوەدا هەنگاوەکان دەژمێرم کە پیاوەمانە لەگەڵمان. لێرەشدا ئەم پاسەیان بەجێ دێڵم.
سلام علیکم. یەکێک لە باشترین شتەکانەوەیە بۆ بەپێڕۆشتنی خێرا ئەوەیە کە لە بری بەکارهێنانی باڵابەر ئەسانسۆر یان مەسعەد ئەوەیە کە بە پێ بێن بڕۆن لەو کاتەوە سەرخوارەکەین بۆ ئەوەی کە بزانین باشترین شوێن لەم شوێنەیان جوانتری شۆم دۆزینەوە بۆ تۆمارکردنی ئەم بەشەی بەرنامەکە. ئەو کاتێک کاتمژرۆ 2000 پێم بڕی بوو، بەڵام ئێستا بووە بە 2713 واتە لە ساعت 25 ڕۆژێکم تەواو کرد تەنها بە یەک تاق. بۆ بەستی قسەکردن لەسەر چەوری و جۆرەکانی چەوری و چەوری باش و چەوری خراپ و ئەمانە میوانداری بەڕێز خات و هێرۆ ئیسماعیل پزیشکی پسپۆری هەناوی و جگەرەکەی. ئێوارە باش دکتۆرە. ئێوارەتان باش. سپاس بۆی کە ماندوومان کردی لەگەڵ خۆمانە. ئەڵبەتە من زۆر لە تۆ ماندووترم لەبەری بە پێ هاتووم لەو کاتەوە. لەم چەند ساڵی دواییە لە دنیای دەرەوە بەتایبەتی قسەی زۆر لەسەر چەوریە کرێ. ئەوە ماوەی 10 ساڵێکی لە وڵاتی ئێمە دەستکراوە بە قسەکردن لەسەری. بۆ نمونە ئێمە هەتاوەکو ساڵی 2023 و 2005 نەمان بیست بوو یان زۆر کەم بوو جەڵدەی دڵ و جەڵدەی دەماغ و ئەم هەموو شتانە و 2000 دروست بووە و اینجاوتیانی خواردنی بایعەکەیە و اینجاوتیان هی چەوریە و اینجاوتیان هی ڕۆنە و بۆم باس بکە خۆی ئەسڵەن چەوری بۆ لە لەشی مرۆڤ هەیە ئەگەرەوە نەخراپە بۆ ئەمە لە لەشی مرۆڤ بوونی هەیە. بێگومان چەوری یەکێکە لە پێکهاتە سەرەکیەکانی لەشی مرۆڤ لە زۆربەی ئەندامەکانی لەشی مرۆڤ ڕێژەیەکی تایبەت چەوری هەیە. بۆ نمونە لە مێشکە لە جگەرە لە چاوە لە بڵین لە ژێر پێستاکە لە کەسی ئاسایە پێویستە چەوری هەبێ. باشە بۆ نمونە سێمە ئەگەر ئۆکسجینمان نەبێ ناتوانین بژین. ئەگەر چەوریشمان نەبێ هەمان قسە ڕاستە؟ بێگومان ئەگەر چەوری نەبێ و کوتمان چەوریەکە لە پێکهاتەکانی وزە لە لەشە. ئەگەر چەوری نەبێت لە لەشە بێگومان ئەو کەسە نەگناژی بەڵام وردە ئەبێتە هۆی لە کارکردنی ئەو ئەندامانەی جستەی هەروەها ئەبێتە هۆی ئەوەی کە ئەگەر لەم ماوەی پێشوە هەندێک کەس بینی بێتی لەو ناوچەی سووریاکە ماوەیەکی زۆر خواردن و بڵین وزیان پێ نەگەشت بوو کە ئەدبینین هەموو چۆن شقل و شێوازیان گۆڕابوو پوکابەوە جستیان ماسوولکەکانیان چکە هەروکو باسمان کرد لە ناو ماسوولکەکانی ڕێژەیەکی ئاسایی لە چەوری هەیە واتە پێویستە وەکو وزە بۆ زۆربەی زۆری ئەندامەکانی لەش. باشە لە بەروی چەوری سەرچاوی وزەیە بۆ جوڵە پێویستە ئەی جگەرۆ لە لەشی مرۆڤ هیچ بەشێکی بۆ ناگەرم چەوریمتیانە بێ مشکلێم هەبێت لە دانیشتە؟ بێگومان چووکەوتمان لە ژێر پێستا لە ناو ماسوولەکانە بەشێکی لە چەوری پێکاتوە لەبەرەوە شکڵ و شێوازی لەشی مرۆڤ ئەپارێزێ. پێم وابێ لە ژێر پێستا سمت هەمووی لە چەوری دروست بووانە یان چەوری ماسوولکە چەوری و ماسوولکەیە بێگومان لە پشت و لە سمتە ئەستوری بڵین ئەو بارستایی چەوری کە لە ژێر پێستا هەیە زۆرترە لە بەشەکانی تری لەش لە هەندێک بەشی تری لەشە لەوانەیە بەو شێوەیە نەبێ بۆ نمونە ئەگەر دەست بێ لەسەر سنگت هەستەکەی هەست بە پاراسۆکانەکەی چەوریکی تایە بەڵام ڕێژێکی کەم بەڵام لە پشت و لە سمتا لە بەرەوەی زۆربەی کات مرۆڤ دائەنیشێ هێزێکی گەورە لەسەر ئەو شوێنانەیە لەبەر ئەوە پێویستە لەو شوێنانەیە ئەستورتر بێواتە بۆی سەپۆرتی لەشکاوە بۆی بتوانی دانیشی بە ئاسوودەی. باشە دکتۆرە ئەم چەوریە ئێمە عادەتەن ئەی خۆین بڵین لە خواردنەوە دەستمانەکەوە ئێمە لە مەڵقای باسمان لەوە کردووە کە ئەو بەشەی کە لەش کاری هەرسکردنی چەوریەکات و کاری کۆکردنەوە کاری سووتانی چەوریەکە پێما بێت جگەرەوە نییە بزەڵت کاری جگەر چۆن لە سووتانی چەوریان لە کۆکردنەوەی چەوریە. ئێمە ئەو چەوری کە دەستمانەکەوێت لە خواردنەوە دەستمانەکەوێت بێگومان چەنەها جۆری چەوریمان هەیە کە دوایش باسیەکەین ئەو چەوریە کاتێک ئەخورێ لە ڕێی ڕێخۆڵەکانەوە هەڵ ئەمژرێ کە هەڵ ئەمژرێ ئەگۆڕێ بۆ بڵین خۆی بە شێوازێک هەیە لە خواردنە ئەگۆڕێ بە شێوازێک کە بتوانێت لە ڕێی خوێنەوە بگوێزرێتەوە بۆ جگەر. ئێمە پێویست ناکە ناوەزانستیەکانی بکات دوای جگەر چی لێکە؟ دوای جگەر ئەیگۆڕێت هەنێکی ئەگۆڕێ بۆ وزە هەنێکی ئەگۆڕێ بۆ بڵین بۆ لە ناو خوێناکە ئەوەی کە پێوترێ کە ئێمە لە فەحسیەکەین وڵین چەوری خوێن بەشێکی لە جگەرە ئەو چەوریکە ئەیخۆین لە جگەرە ئەگۆڕێ بۆ ئەو جۆرە چەوریە بەشێکی تری بەکاری هێنێ وەکوتمان بۆ وزە و بۆ چالاکی ئەندامەکانی لەش ئەوەی کە زیاد بێ ئەمێنێتەوە بێگومان کۆ ئەکرێتەوە و خەزن ئەکرێت لە ئەتوانین بڵین کارکردنی جگەر وەکو کارکردنی پڵیتەی زۆپاوایە ئەتوانین بەڵێ لێکچوونێک هەیە لەو بابەتە تۆ کە ئەوەی کە وەری ئەگری ئەگەر لەوە زیاتر بێ کە سەرفی ئەەکەی بێگومان چی لێ بەشێک دەمێنێتەوە کە کۆ ئەبێتەوە لە ناوجگەرە. زۆر باش دکتۆرە بۆ نمونێمە زۆر دەمێکە حسەبم ئالم هەموو ڕۆنەوەی کە هێناوە لەگەڵ خۆمە با لەمانە دەست پێ بکەن کەم خۆم زۆرم حەز لێیە
ئەمە پێڵەن ڕۆنی هیز یان ڕۆنی کوردی ڕۆنی کوردی کەری کوردی پێما بەجار بەجاریش پێڵێن بەڵێ. ئەمە بۆ نمونە من بیستومە خەڵک هەیە بەتایبەتەوەیان کە خەڵکی لادیەکان نەڵێ من باپیرم هەر نان و کەرەیە خوارد هەر نان و ڕۆنیە خوارد 100 ساڵی ژیا و عیبی نەبوو بەڵێ. ئێستا خۆ خەڵک نان و کەرەش ناخوا بوو ئەوەنە ناژی و تووشی جەڵدەژە بێ ڕاستە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە ئەم جۆرە کە پێوتریا ڕۆنی هیزە یا خودکەرە هەر 100 گرام 80 گرامی چەوریە لە سای هەشتای چەوریە بەڵێ 100 گرام لەمە 80 گرامی چەوریە ئەو چەوریەش یەک جۆر نییە چەند جۆرێکە بەشی زۆری یانی تقریبان ئەتوانین بڵێن نیوەی 50 گرامێکی ساتوریتد واتە چەوریە تێرەکانە کە ئەمە جۆرێکی باش نییە لە چەوری باشە ئەوەی دوای ئەو چۆریەکانی تریە ئەوەی کە پێوترێ ناتێرەکان تاک ناتێرەکان و فرە ناتێرەکان ئەوەی کە بە مۆنۆ ئەنساتوریتد پۆلی ئەنساتوریتد و بەم شێوەیە ئەمە یەکێکە لە سەرچاوەکانی کە لە گیانەوەرەوە دەستمانەکەوێت بۆچی ئەوسا ئەمەیان خواردووە و تووشی هیچیش نەبوون بۆ ئێستا کە خەڵک ئەتوانین بڵێن کەمتر لەوسا ئەم چەوریە بەکارێنێ بەڵام ڕێژەی چەوری خوێن و بڵین ئەو ئاکامانەی کە لێەوە دروستە بە زۆرترا لەبەر ئەوەی مرۆڤ لە سەردەمی کۆنا شێوازی ژیانی جیاواز بووە ئەوەی کە لە بەتابەتیەوەی کە لە لادێ ژیاوە زۆربەی لە بەیانیەوە هەتا ئێوارە خەریکی چالاکی بووە کاتی ئەوەی نەبووە دانیشێت و سەیری تەلەڤیزۆن کا یا مەسەلەن زۆربەی ژیانی بریتی بۆ لە کارکردن ئەمە یەک دوای ئەوە ئەوانەی کە لە ناوشاری شاژیاون زۆربەی ئەوڵێن ئەمە کاتی خۆی برنجی کوردی و ڕۆنی خۆماڵی ئەوانەمان بەکارێناوە بەڵام تووشی باش ئەوە توش نەبوون خەڵکی شارەکە بۆچی لەبەرەوەی ئەگەر ئێمە پرسیار بکەین لە بڵین لە نەنک و باپیرانایەک و هەنێک کەس لەدایک و باوکی ئەڵێ کاتی خۆی بەم شێوەیە نەبووە هەفتەی یەک جار بڵین چێشتیان لێناوە ڕۆژەکانی ترچیان کردو ڕۆژەکانی تر شتی سووکیان خواردووە بۆ نمونە جاری وا هەبووە نان و دوایان خواردووە ینی جاری وا هەبووە ئەڵێم شێلممان خواردووە ینی لە ژەمەکانە ئەگەر لەوانەیە تر لە ساڵانی هەشتاکانەوە لە هەفتاکانەوە بە زۆری شێوازی ژیان گۆڕابێت بەڵام بیریشن نەچێ ئەم مەسلەی چەوریە خۆ ئەوە نییە بڵێن لە ماوەی ساڵێک و 2 ساڵا کاریگەری هەبێت ینی ئەو کەسەی کە ئێستا چەوری خوێنی بەرزەهی ئەوە نی ئەم هەفتەیە چەوری خواردووە لەوانەیە لە تەمەنی گەنجێتیەوە بە شێوازێکی زۆر ئەو چەوری خواردبێ و کەڵەکە بوو بێ پاشان ئاکامەکانی لێ دیاریابێ زۆر باشە دکتۆرە خان باسی چۆری باش و چۆری خراپەت کرد ئێمە ئەڵلقێکمان کردابێت بە نەخۆشەکانی دڵکە پێما بێ خۆشت بینێرێ وەڵقەیە بووی لێەوە باسمان کرد کە لە خوێنە چۆری باشەیە و چۆری خراپەیە و چۆری باشکاریەوەیە کە بەسەرە لە ناو ملو لە خوێنەکانە چۆری هەڵگرێت و لە جگەرای نیشێنە چۆری خراپی شێوەیە کە لە جگەرەوە هەڵێگرێوی باتە ملو لە خوێنەکان لە بڕۆ پێوەترێ خراپ بەڵام تۆ باسی ئەوشکوتە ئەم ڕۆنە لە سایە پەنجای چۆری تێریان چۆری خراپە ئێمە گەر بینە دەرۆ لە لەش بۆ ئەو سەرچاوی چۆریانی کە وەرگن ئەو ڕۆنانی کە وەرگین بە هەمان شێوە ڕۆنی باش و خراپیش هەیە بەڵێ پێکمان هەروەکو وتمان سەرچاوەکانی چەوری یاخو سەرچاوەکانی ڕۆن کە بۆ لەش پێویستە بە شێوەیەکی گشتی ئەگەر جۆرەکانی باسکەری ئەمە سێ جۆری سەرەکیمان هەیە جۆرێکیمان هەیە پێوترێت چەوریە تێرەکان کە بە زۆری سەرچاوەکەی لە سەرچاو ئاژەڵەکانەوە دەستمانەکەوێت وەکو بۆ نمونە کەرە یاخود دڕۆنی خۆماڵی جۆرێکی ترمان هەیە کە بەس یەک شت هەیە لێرە ئێمە کە ئەڵین مەسەلەن کەرە بەشێکی زۆری ڕاستە چەوریە تێرەکانە بەڵام ئەوانەی تریشی تێدایە ناتێرەکانیشی تایە و باشەکانیشی تایە باشەکان تایە بەڵام بە ڕێژەیەکی کەمتر باشە هەرچی چەوریەکانی ترە بۆ نمونە ئەوەی سەرچاوە ڕۆکیەکان وەکو گەنمەشامیە زەیتی زەیتونە ئەم جۆرانە ڕێژەیەکی زۆر لە ناتێرەکانی تێدایە چۆری ناتێرەکان کە ئەمانە لەگەڵ چۆری ناتێرەکانە بێگومان ئەمە هیچ چۆریەکانی تری تێدایە بەڵام بە ڕێژەیەکی کەم بەڵام ئەگەر لێکی بینەوە بەشێکی زۆری چۆری ناتێرەکانە کە ئەمانە سوودی هەیە جۆرێکی ترمان هەیە کە لە خواردنە دەریایەکانەوە واتە ماسی و ڕۆبیان و هەندێک شتی ترەوە دەستمان ئەکەوێت کە ئەوانش هەر جۆرێکن لە ناتێرەکان ئەوەی کە ئێستا لە کراوە بە هەبوو زۆر خەڵک بەکارێن ئۆمێگاتری ئەوەی چکە لە چەوریە بە سوودەکان و ئەتوانین لە سەرچاوە خواردنە ئاویەکانەوە دەستمان کرد اینجا بەمێن سەر مۆزوعی خواردن و خواردن لێنە ئێستا نەچم بۆ بازار بۆ ماڵ و مناڵ شتە کڕم من خۆمی شێکنەوانی بۆ منە حەزم لە ڕۆنی تەنەکە زۆرە باشە جگەرێکەوە ڕۆنە هیزەکەەوە هیچەوە مۆزوعێکی ترەوە تایبەتە ئەم ڕۆنی تەنەکانە بکڕم باشە یان ئەو زەیتەکەش دوو جۆر سێ جۆر زەیتم لە بەردەستایە
باشە ئەم ڕۆنی تەنەکانە بکڕم یا ئەم ڕۆنی زەیتانە بکڕم یان هەردووشیان بکڕم بۆ ئەوەی کە چۆریەکی بڵین تەندروست بەکاربێنی پێویستە چۆریە ناتێرەکان بەکاربێنی ناتێرەکان ینی ئەمانە بەڵێ سەرچاوە ڕۆکیەکان سوودێکی زۆری هەیە و بەڵام تەوان هەروکوتمان بە شێوەیەکی ئەبێ کەم لە خواردنیشا بەکاربێن نەک بە شێوەیەکی زۆر بەکاربێنی بڵێ قیناکە ئەمە ئەگە هەر بەکارێنێنی چیە ئەگەر هەر بەکارێنێنی تۆ کۆمەڵێت ترشە چۆریمان هەیە کە پێوتێت ترشە چۆریە سەرەکیەکان پێویستە تۆ دەستەکەوێ لەش پێویستی پێویستی لەبەرەوە ئەبێ بەکاری بێنی باشە کە بەکارێ هێنی ئێستا بۆ نمونە باوترین خواردن لە ژەمەکانی ئێمە لە کوردستانە بڵێ لە سلێمانیشە برنجە برنج بە قوبوڵیەکرێ و بە پڵاوی شەکرێ بە سەدان جار بیستومەداڵم پڵاو باشتر لە قوبوڵی ئەگەر قوبوڵەکەمان لێنە کە بەلەزەتترە تامی خۆشترە قوبوڵەکە بە زەیت لێ بنین یا بە ڕۆن لێ بنین باشتر وایە بە زەیت لێ بێ بێگومان ئەی بەلەزەتەکەی بۆ بەستە ئۆم تێگەێنە بۆچی ڕۆنی تەنەکە کە مەسەڵەن ئەوە پزیشکەکان دەڵێن خراپە ڕۆنی هیچکارن خراپە بۆ ئەوەنە بەلەزەتە ئەو ڕۆنانەی کە بڵین کە ئاوا تون کراوەتەوەکو بڵین بە کوردێکی خۆمان هەندێک پرۆسسی بەسەر هاتووە پێوترێ هایدرۆجینکردن ئەوە وای لێ ئەکاکە زیانی هەبێ بۆ لە شوو هەر وەکو چۆن کە مەسەلەن هەر لەو زەیتانە ئەگەر بەکاری بێنی گەرمیکەی یاخۆ پۆشت سوورکردنەوە بەکاری بێنی ئەڵێن ناوێت جاری کە بەکاری بێنیتەوە هەمان کردداری بەسەرایەت واتە پێکهاتی ئەو چۆریە ئەگۆڕێت لەبەر ئەوە زیان بەخشە بۆ لەش یعنی ئەم ڕۆنی تەنەکانە تۆ پێمەڵی بە هەمان شۆ لەو پێشۆ کۆمە شل بووە بەڵام هەروەکو سوورکردنەوە بەکار هاتووە کو سەر تو کوامە زەیتێک بەکاربێنی دومجار بە بەکارێنی بەڕاستی خۆی ئەوە لە چۆنەڵی لە کارگەیەکەوە بۆ کارگەیەکی تێرەگۆڕێ هەنێک لەو ڕۆنانە هەیە سەرچاوەکەی ئاژەڵیە وەکو کەرە بەڵام هەندێ کردداری بەسەر هاتوو هەندێکیان سەرچاوەکە ڕووەکیە بەڵام ئەو هایدرۆجینایزیشنەی بۆ کراوە بۆ بەهۆی ئەوەی کە بۆ شێوەیە بەکاربێنێت باش من جگەلەوە لەم زەیتانی کە هەیە کە باس کرد زەیتی گەنمەشامی و زەیتی گوڵە بە ڕۆژەکە بڵێن لە باوترین جۆرەکانن لەم چەند ساڵی دوای ئەمە شمبینی و بەڕاستی لەسەریشی خوێنمەوە کە پێم وابێ بە کوردی تۆوتت کەتانی پێوترێ پێش بەرنامە من خوێنم لە سەرچاوەکانی حکوومەتی بەریتانیا ئەڵێمە لە ڕۆنە باشەکانە وایە لە ڕۆنە باشەکان بڵێ تۆکەتان ئەڤۆکاتۆ ئەوە ئەو دوانەیەکن لە سەرچاوە باشەکان باشە من زەیتون باش ئەس بە زەیتونەکەی دەقە بخینم لە من تا ئەس ئەڤۆکادۆم نەبی ڕۆنی ئەڤۆکادۆ بەڵام ئەڤۆکادۆم وەکو میوەیەک دیوە بڵێ خواردنێک دیوە ئەگەر ئەڤۆکادۆکە هەر بە کەوچک بیخۆی کاتە ئەو چەورە سوود بەخشانە وەرەگری کە پێویستە پێ بێگومان هەروەکو چۆن ئەگەر ماسی بخۆی باشترە وەک لەوەی کە تۆ بە حەب ئۆمێگا-3 بخۆی لەبەرەوەی سەرچاوە سروشتیەکەیە باشە دکتۆرە من دەسەر لە ماڵەوە بوون لێمە کە زەڵاتە دروستەکەاتن زەیتی زەیتونی پێاکەی زەیتی زەیتون لە کامانەیە باشەکانی خراپەکان زەیتی زەیتون لە باشەکانە کە ناتێرەکانی ناتێرەکان دکتۆرەوەی کە من بیستومە لە زانستی پزیشکیە هەموو شتێک بە کەمی باشە بە زۆریش خراپە هەمان قسە بۆ ڕۆنە ناتێرەکانیش ڕاستە بێگومان بۆ ئەوانە ڕاستە کە لە ڕادەی دیاریکراوە بەکاری بێنی بێگومان سوود بەخشە بەڵام ئەگەر ئەوانەش زۆر بەکاربێنی زیانی خۆی زۆریانی چی بۆ نوێسە من هەموو ڕۆژێک زەڵاتە ئاخۆم هەموو ڕۆژێک زەیتی زەیتونی پێ بکەم خراپە تۆ بڕێکە پیاەکەی بڕێکی ئەوەنە زۆر نییە تا گاریگەریکی زۆری هەبێ و هەروەها شتێکی کەشەیە کە ڕۆڵی هەیە لەمە ڕادەی چالاکی تۆ ڕادەی وەرزشکردنی تۆ ئەمانە هەمووی کاریگەری هەیە تۆ ئەگەر هەموو ڕۆژێ ڕاستە بەکاری بێنی بەڵام چالاکیکی زۆرت هەبێ ئەو وزەی کە وەری ئەگری زۆربەی زۆری چۆنەڵی بیسووتێنی هیچ کەڵەکە نەبێ لە جگەرە ئەو مانایەوەیە شتێکی خراپی باش دکتۆرە من ئەنواعی تری چۆریم بیستووە بۆ ئێستا تۆ باسی دوو ژۆر کرد تێر و ناتێر جگەلەوە تیکتم بیستوە ترانسفاتی پێڵێن ساتفاتی پێڵێن ئەم ترانسە لە کوایە بزەڵێت بەڵێ ئەگەر لە ڕووی خراپیەوە ئێمە دەست پێ بکەین یەکەم ترانسە دووهەم تێرەکانە سێهەم ناتێرەکان باشە ترانسفات کامیانە بۆ نمونە ئێستا من ئەم تاکەشت کەماوە لەسەر مێزەکە ئاماژەم پێناوە ئەمایانە کە بڵێن ئەمە سۆسیەوەیکەکەن بە خواردنە سولۆکراوەکانە بەتەبەت هەمبەرگە و شفتە و ئەمانە پێم نەڵێوایانە بەداخەوە ئەویانە باش ئەم ترانسفاتە لە چی وچیە بزە بە دەشتانی کە لە بازاڕ هەیە مایۆنیز هەندێک لەو گیراوانی کە بۆ زەڵاتە بەکارێنێ یا لەگەڵ وەکو جەنابەت لەگەڵ خواردنە سولۆکراوەکانە بەکارێنێ ئەوانە
بڕی ئەم ترانسفاتی تێدایە. باشە کەواتە ئێمە زانیمان چوری لە خوێنە بەچی بەرزە بێتەوە خواردنی سوورۆکراوە بە دەرەجە یەکەم بە تایبەتی ئەگەر خواردنە سوورۆکراوەکە بە ڕۆنی ڕق بێ ئەمەڵێن بە ڕۆنی تەنەکە بێ بەڵام ئەگەر بە ڕۆنی زەیت بێ کەمترە وا هەروەها ترانسفاتەکان کە لە هەمویان زیاترە ئەم قاپی کە لە بەردەستمایە زەڵاتە ئەمان چۆن لەگەڵ چوریە زەڵاتە بێگومان لە سەوزە و لە میوە دروستەکرێ بە شێوەیەکی گشتی ئەگەر بەس زەڵاتەکە خۆی بێ کاریگەری نیە لەسەر چوری بەرزکردنەوەواتە بڕێکی چوری زۆر ئەتوانین بڵین کەمی تێدایە کە نابێ بەهۆی ئەوەی کە زیان بەخش بێ بۆ لەشی ئەگەر واکە زەڵات یارمەتی سووتانی چوریش باوە بزانوانە بێگومان تۆ کە خواردنێک بخۆی وزە سەرفەکەی بۆی ئەو خواردنە چۆنەڵی هەرس بێت و ئەوانە بێگومان ئەوەیەکە لە هۆکارەکانی کە سەوزۆمیوە ڕۆڵ هەیە ئەو درێسینانی کە کرێ بەسەر زەڵاتە ئەو شلانی کە هەیە کرێ بەسەر زەڵاتە ئەوانە چی ئەوانەی کە وەکووتمان چورە و وەکو ترانسفاتی تێدا ئەوانە بێگومان زیان بەخشە هەرچەنە ینی زۆربەی زۆری زەڵاتەکان خوێ پێکرێ بەس باشتر وایە یا کەمێکی پێ بکرێ یا هەر پێوەی نەکرێ باشە من جگەلەوە تۆ باس وتە زەڵاتە سەوزە و میوەی تیا میوە ژیانمەتیدانی سووتانی چوریە لەبەری کە چوری عادەتەن لە دووش تا زۆر باسەکە نەخۆشەکانی دڵ و دابەزانی کێشە من بیستومە بە خەڵکیان تۆ بۆی کێشە دابەزێ میوە مەخۆ فلان میوە مەخۆ بەڵام ئەوم لە هیچ شوێنێکی دەرەوە نەخوێنێتەوە تەنها شتێک لە کوردستانی بیستم بە شێوەیەکی گشتی میوە و سەوزاییکە لەو سەرچاوانەی کە بڕێکی زۆر لە ڤیتامینەکان و لە کانزاکانی تێدایە ئەمانە بەسوودن بۆ لەش و هەر مرۆڤێکی لەش ساغ هەر مرۆڤێکی ئاسایی پێویستە لە ڕۆژێکە کە پێوترێ سێرڤین 5 جۆری جیاواز لە سەوزە و میوە بخوا بۆ نمونە خەیارێک پرتەقاڵێ سێوێک تۆزێک کەرەوز تۆزێک پیاز بڕۆکۆلی بۆ نمونە ینی 5 جۆری جیاواز ئەبێ لە ڕۆژێکە بخوا یەکێکە لە شتە سەرەکیەکان کە ئەبێ مرۆڤ بیخوا پرسیارەکە بە دووبارەکەمەوە خواردنی میوە دەکرێت مرۆڤ قەڵەوکە بە شێوەیەکی گشتی نەخێر بەڵام خواردنی بە شێوەیەکی زۆر و شەو درەنگ و بخەویت ئەمە ئەو باسێکی ترە بەڵام ڕۆژانە بۆ نمونە ئێستا مەجارە دەمەوە ئێوارەیە هیچ کێشەیەکی میوەیەکی دیاریکرا بخۆم شوتی بخۆم شیلک بخۆم یان هەر شتێکی بەتایبەتی ئەگەر پێش ناخواردن بیخۆی لەوانەیە سوودیشی زۆر بێ لەبەرەوەی تۆوا ئەکا لە ژەمەکە خواردنێکی کەمترت بۆ بخورێ و سوودیشی لێ زۆر باشە جگەرەوانی کە باسکرا لە ساوزە و میوە و لەو ڕۆنانی کە باسکرا چ شتێکی ترێکە پەیوەندیدار بە لایفستایلی مرۆڤ و دەکرێت چوری بەرز بکاتەوە بۆ نمونە جگەرە کێشان و مەی خواردنەوە دەکرێت چوری بەرز بکاتەوە بێگومان بە تایبەتی مەی خواردنەوە ئەبێتە هۆی جۆرە حاڵەتێک لە جگەرە ئەگەر لە ڕێژەی دیاریکراوی خۆی بێگومان زیاتر بێ ئەوەی کە ڕێگە پێدراوە لە پیاوە لە هەفتەیەەکە 21 وحدە ئەگەر هەر وحدەیەک 8 گرامە ئەگۆ هینی تایبەتی خۆیە بە پێی جۆری خواردنەوە کە ئەگۆڕێ هەیەکە و لە سەڵاتچەنی کحۆلی تێدایە و لە ژنانیشە حەڤە یونت واتە حەڤەیەکە لەونە زیاتر بێت ئەبێت ئەوەی کەڵەکەبوونی چوری لە جگەر و ئاکامی خراپی ئەبێ و لەسەر جگەری مرۆڤ مامەستی قسەکردن لەسەر بڕی معقول لە خواردنەوەدا هاتوومەتە یەکێک لە شوێنانەی کە خواردنەوەی تێدا پێشکەش دەکرێت لە شاری سلێمانی هەڵبەتە کۆڵقی پێش و باسمان کرد ئێمە گرنگ نیە بەلامانەوە کێ دەخواتەوە و کێ ناخواتەوە بەڵکو ئەوە گرنگە بەلامانەوە کە خواردانەوە زیادە ڕەوی نەکەن لە خواردنی کوحولدا من بە کارهێنانی حاسیبێشی بچووک و بە هاوکاری کاکمایۆر ئێوارە باش دۆسپاس هاتووینەتە ئێرە بۆی کە عزێتی ئەو بین بۆی کە پێمان بڵێ جۆرە جیاوازەکانی خواردنەوە چین و چەندێک لە كحولات يدا. Mr. Mayo, could you please tell me the different types of the alcoholic drinks here and the percentage of the alcohol in them? Starting, we'll go with the wine. This is the wine. It has like 13% of alcohol. أمان شراب لصاص عن ذاك كحولة يدا. جابوي كبزانن أما دبي بشي تشنك تام كا. مثلا بيشو لك أمريكا دبين كلصاص عن ذاك كحولة يدا. بيست بري كحولة كي كتيدا. لێکدان بکرێت بە بڕی ئەو مەشروبە چەندێکە بۆ نمونە this is a 13%, 13.5 yeah. What's the total volume? It's 750 yeah. لەبەرەوە ئەستەمە 13.5 تێدایە لەسەر حاسیبەکە دەینووسم 13.5 ئەمە لێکدانی دەکەم بە بڕی مڵەکەی چەندێکە 750 ئەم ژماری کە بۆم دەردەچێ دابەشی دەکەم لەسەر 1000 ژمارەیەک دەردەچێ ئەو ژمارە دابش دەکەم بە 3 کە دەکاتە ژمارەیەک لە کۆتاییدا بریتێ لە 3.3 واتە پێویستەکە
ئەم بڕە لە شەراب بەشی 3 شەو بکات واتە لە 3 شەودا نابێت لەوەندا لە شەراب زیاتر بخورێتەوە. Okay, that's fine. Something a bit stronger. A bit stronger, we go for whiskey. Okay. That's 40% alcohol volume. ئەمەش ویسکیە 40% دەسا چلی تێدایە بەڵام ئێمە دوو جۆری جیاوازمان هەیە. This is a bottle. This is the bottle, yeah. ئەمە پێی دەوترێت قاپ لای ئێمە ئەمەش پێی دەوترێت چارەک بەڵام لە بۆری کە چارەکە زیاتر بەکاردێ نمونونەکەتان بە چارەکە ویسکی وەتان باس دەکەین زۆر باشە. چارەکێک ویسکی This is 200 ml. Yeah, okay. ئەمان چۆن چۆنی لەگدان دەکەین ئێستا لە خواری شاشەکە بۆتان دەنووسرێت ڕێژەی سەدیەکەی کە بریتێ لە 40 لێکدانی دەکەین بە بڕەکەی کە بریتێ لە 200 مل دابەشی دەکەین لەسەر 1000 و دیسان و دابەشی دەکەین لەسەر 3 کە دەکاتە 2.6 واتە پێویستە ئەم بڕە لە ویسکی بەشی 2.5 بکات. Okay, something a bit stronger please. A bit stronger, you can go for vodka. It's like 42% alcohol volume. Okay, ئەمان ڤۆدکایە لە سایە 42 تێدایە دووبارە دەکەمەوە. This is 200 ml also? Yeah, same. Okay. چی دەکەین بڕی کحولەکە 42 لێکدان بە 200 دابش بە 1000 و دابش بە 3 دەکاتە 2.8 واتەمە دەبێت نزیکەی 3 شەو بەشتام کات بۆ خواردنەوە ئەمە چارەکێک لەم جۆرە ڤۆدکایە. Okay, something else? Something else, we have a arak. That's the most popular over here. Okay. It's like 53% of alcohol volume. Okay, ئەمەیان عراقە. This is popular here? Yeah, it's popular. Kasara kalagay. بەڵێ ئەم جۆرە لە عراق لێرە زۆر بەناوبانگە و زۆر دەخورێتەوە کە لە سایە 53 کحولی تێدایە. ئەم یەکدان و ژمارانە بۆچی دەکەین ئێمە بۆی بمان دەرکەوێت کە ئەمە دەڵێن هەر یونتێک لە کحول بریتە لە 8 گرام لە کحول بۆی دەبمان دەرکەوێت هەر یەکێک لەمانە لەم چەند یونیتی تێدایە. دووبارەی دەکەمەوە لە سایە 53 لێکدان بە 200 دابش بە 1000 دابش بە 3 دەکاتە 3.5 واتە پێویستە ئەم بڕە لە عرق بەشی 3 شەو نیو بکە بۆ خواردنەوە و بە هەمان شێوە دەتوان بۆ هەموو جۆرە خواردنەوەیشی تر ئەم دابشکردن بکەن. Okay, something that's daily use. Daily use, like people most go for a beer. Okay. That's like 5% of alcohol volume. Okay. And the bottle is like 330 ml. 330 ml, yeah. Okay. ئەمان بیرەیە کە خەڵک بە شێوەیەکی ڕۆژانە دەیخواتەوە بیرە لە سایە 5 تێدایە کە دەڵێن لە سایە 5ەکە لێکدان دەکەین بە ئەمان 330 ملە 330 دابەشی دەکەین بە 1000 و دابەشی دەکەینەوە بەسەر 3دا دووبارە ئەمە دەکاتە 0.5 واتە نیو واتە دەتوانن لە ڕۆژەکە دوو بیرەی ئاواهی بخۆنەوە. ئەمەی کە باسی دەکەین تەنها ئەوەیە کە ڕێبەری وڵاتان پێی دەرێ بڕی معقول لە خواردنەوە واتە کە زیادە ڕێوی مەکەن لە خواردن کوحولدا واتە لەو بڕانە زیاتر مەخۆنەوە کە باواژەی پێدرا. بۆتان دووبارە دەکەمەوە بە خێرایی ئەو بڕە چۆن چۆنی ئەژمار دەکرێت ڕێژەی سەدی لێکدان بە مل دابش بە 1000 و دابش بە 3 جارێکی تر یان ئەگەر کورتری بکەینەوە ڕێژەی سەدی لێکدان بە مل دابش بە 333 ئەو کاتە بۆتان دەردەکەوێت کە پێویستە ئەو کوحولەیان ئەو مەشروبە کە دەیخۆنەوە بەشی چەندێکتان بکە. ئێمە هیوادارین هیچ بەڕێزێک لە ئێوە زیادە ڕەوی نەکا لە خواردنەوەی کوحولدا بۆ پاراستنی جگەری بۆ پاراستنی دڵی و بۆ پاراستنی سەلامەتی گشتی لەشی. باش بۆ سووتانی چەوری یان بۆ خۆلاوەزکردن مەتابەت خۆ سووتانی چەوری کە جگەرەوە بابەتی پسپۆرەکەی جەنابتە چی بکەین باشە خۆمان لە خواردن بگرینەوە؟ بێگومان ئێمە چەنەها توێژینەوە هەیە لەسەر ئەم بابەتە لەبەروی ئەم بابەتە بۆ بە بابەتی سەردەم مەسەلەی قەڵەوی و زیادبوونی کێش و شەوری جگەر و ئەمانە لەم ساڵانی دواییە بۆتە بابەتێکی زۆربەی زۆری لێکۆڵینەوەکان. ئێمە چەوریمان هەیە لە جگەرە یا ئەوە تا ئەبێ کەم بخۆی ئەوەی کە سەرچاوی وزەکەت کەم بکەیتەوە یا ئەوە تا ئەبێ زیاتر سەرفیکەی یا ئەوە تا بێ هەردووکیان بکەیت. کەمە لەمووی باشترە بە جۆرەی تێژینەوەکان ئەبێ هەردووکیان بکەیت یعنی کەمیش بخۆیت و وەرزشیش بکەیت. بێگومان ئەگەر کەم بخۆی بە تەنیا چی ڕوو ئەدات لەگەڵ ئەوەی کە ئەو چەوری کە لە ناو لەشی توایە هەنێکی سەرفە بێت لەگەڵ یا پرۆتینی ناو ماسوولەکانیش سەرفە بێ ئەمە ئەبێتەوەی پوکانەوەی ماسوولەکان کە ئەمە ئاکامێکی زیان باشە بۆ سەر لەشی مرۆڤ. لەبەر ئەوە بە تەنیا کەمکردنەوەی خواردن نابێتە هۆی دابەزانی کێش ئەبێتە هۆی دابەزانی کێش بەڵام بە ڕێژەیەکی زۆر زۆر کەم
و بە شێوەیەکی ئەتوانین بڵێن تەندروست نییە بەڵام بەڵێ بۆبوورە ئەگەر بە تەنیا ئەو کەسە هەندێک کەسەیە باشە ئەڵێ باشە من بەس وەرزشەکەم خواردن کەم ناکەمەوە ڕاستە ئەمە ژەبێتە هۆی دابەزانی کێش بەڵام بە ڕێژەیەکی زۆر زۆر کەم چۆریش دابەزێنێت تەواو لەگەڵ بەڵێ چۆریدا ئەبەزێنێ سوودیشی ئەبێ بۆ لە ڕێی کۆنتترۆلکردنی زەختەوە هەپستانی خوێنەوە لە ڕێی کۆنتترۆلکردنی شکرەوە بەڵام لەوانەیە ڕادەی کێشدا بەزانەکەی زۆر کەم بێ ئەگەر بێت و ئەم دوانە پەیوەندیدا بە سووتانی چۆریەوە چی بێگومان ئەبێتە هۆی سووداندنی چۆری وەرزشکردن بۆ نمونە تۆ ئەگەر یەکێک ڕۆژانە بڵین ئەڵێ من بە پێ هاتوچوو ئەەکەم ئەگەر بە نمونە بهێنینەوە ئەڵێ 1 میل بڕۆیت 100 کیلۆکالۆری سەرفەکەیت ئەگەر ئەو کەسە بەپی تاوان ئێمە هەر کەسە و ڕۆژانە چەند وزەی پێویستە بەپی تەمەن و بەپی بەڵێ ئەگەر بۆی حساب بکەین و بەپی مقارنەی بکەین لەگەڵ ئەو ماوەی کەس ئەو کالۆری کە سەرفی ئەکا لە ڕۆژانەیە بێگومان سوودی لێبیێت باش خات و هێرم بۆ ئەم بەرنمەیە تستێکم لەسەر لەشی خۆم کرد ماوەی 3 هەفتە هیچ جۆرە وەرزشێکم نەکرد و بەڕاستیش زیادەڕۆیشی زۆرم کرد لە خواردنی چۆری و کاربۆهیدرات و شەکر و ئەمانە باڵی خۆشیان بوو 3 هەفتە دوای ئەوە شەیەکیان لەگەڵ برادرانە ڕۆشتم کە لە پێشەشیان بەرنامە نیشان درراوە سەر و پێرم خوارد بێتۆ ناخۆش و بێبینەران سپاس دوای ئەوە چوون بەیانیەکەی پاش 8 کاتژمێر بە برسێتی فەحسێکی چاوریم کرد ئەمە ئەنجامی فەحسی چاوریەکەمە ئەگەر ئەزت پێشی تەمەشایەکی بڕی چاوریەکانم بکەی پاش سەر و پێ خواردنەکە بزانە چاوریەکانم چۆنە بەڵێ بێگومان ئەو شتێک کە باست کرد هەر کەسێک کە فەحسی چاوری ئەکا نابێ بچێ مەسەلەن هەفتەیەکی چیز نەخوات و خۆی تاو اینجا بچێ فەحسەکە بکا بۆی بزانێت چۆنە وەکو ئەوی تۆ باست کرد پێویستە ستایڵی خۆی چۆن بووە بەو شێوەیە و بچێ فەحسی تەنانەت بۆ فەحسی شەکرش ئەم قسەیە ڕاستە 8 ساعات نابێنان خوا بەڵام پێویست ناکە خۆی بگرێتەوە لە زۆر ئێستا من دوای سەر و پێ خواردنەکە وەزعی چاوەکانم لە چییە ڕێژەی کۆلسترۆلەکەت 148 و لە دادوو ئەتوانین بڵین ئاساییە کە ئەمە کۆلسترۆڵی گشتیە بەڵێ ترایگلیسراید واتە چۆری سیانی ئەوی چۆری جگەرەکەی ئەوەیە بەڵێ ئەوەی کە لەو کەسانی کە کێشیان زۆرەیە ئەڵەون ئەم چۆریان بە شێوەیەکی سەرەکی بەرزە 50 ئەمیشکە لە ڕادی ئاساییە خۆی تا 150 ئاساییە ئەمە من چەندێکە تۆ 58 هەر باشە شتێکی باشە HDL کە چۆری بە سوودی پێڵین ئەوەی کەوتمان چۆریەک جوزێتەوە بۆ جگەر ئەمەیان 39 لە دانۆیە ئەمەیان ئەکرا تۆزە زیاتر بێ ئەوم کەمە یعنی کەمێکی وانە ئەتوانین بڵێ لە بەشی خوارەوەی نۆرمەڵای باشە ئەمە ئەگەر زۆر بێ باشە بۆ من ئەگەر زۆر بێ باشترە لە بڵێن لە پیاوە لە چلەوە ئاساییە لە ژنا لە 50 ئاساییە باشە یعنی ئەوە ئەگۆڕێت شتێکی ترمان هەیە ئەمە کە لێرا چۆری خراپەکە چی؟ LDL بەڵێ ئەوەم باشە بۆت نەکراوە بەڵام ئەگەر ئەلم من ئەگەر حساب بکەین بە هاوکێشەیەک ئەو بە خێرای لەوە چێ باش بێ بەپی ئەوەی کە ئەو سیانت ئاساییە ئەو شت ئاسایی دەرەچێت تقریبن لەوە ئەچێت لە 95 ئەوانە دەرچێت زۆر باشە ئەوش هەر ئاساییە من لە پاشەوە بۆ ماوەی دەڕۆژ هەر بۆ ئاگاداری بینەران جارێکەوە ماشەڵڵا لە خۆم باشم لە پاش دەڕۆژ لەوە خۆم لە برنج و شەکر و ڕۆن گرتەوە یەک شتم پێ بڵێ تەوا من لە ساوزۆمیەوە دەستم نەپاراست ئەو شتێک کە من کردم زۆر کەس کردوێتی بازم خۆشە کردوتە دکتۆرە پێشتر باشە ئەو شتە لە ڕووی زانستیەوە بە یەک دێڕوەڵام بەرەوە باشە یا خراپە خۆت لە برنج نان شەکر بە شێوەیەکی هیچ قەتعان نەمخوارد حتا چەوری بە هەموو نەوەکانیەوە باش نییە باش بەش ینی ئەگەر زانستی باسیکی باشە من لەگەڵەوەشە وەرزشم کرد باشە لەمایەوە دەڕۆژەم بە هیواوی کە توانی بێتم چەوری لەشم بکەمەوە بەسپاسەوە دوێنێ لە نەخۆشخانەی شۆڕش بۆیان دووبارە کردمەوە ئەمە دوای دەڕۆژە تا ئەسە من نازانم هیچ کەسی ئەگەر زەحمەت کێشێڵی پسڕیت و پێم بڵێ دوای دەڕۆژ لە وەرزشێکی زۆر و لە نەخواردنی هیچ شتێک ڕێژەی چەورەکانم چی لێ هاتووە یا الله ڕێژی کۆلسترۆلەکەت کەمی کردووە بۆ بە 123 لە چەندێک پێشتر 148 بووە بۆ بە 123 بێگومان ئەوەش ئاساییە و ئەمەش ئاساییە بەڵام کە سەری ئەەکەین کەمی کردووە بەڵێ ترایگلیسرایدەکەت لەو وەکو خۆیەتی ینی چەوری جگەر وەکو خۆیەتی 58 و لەدا حەوت بووە ئێستا 60 ینی
زایشی کردو هێشتا دوو ئەوە زۆر ناتوانین بە گرنگی دابین فەرتەرێم بۆ کردبووی کە چۆری جگەر سووتیانم باشە تۆ ڕێژەکەت ئاساییە لە هەردوو حاڵەتەکە لەبەرەوە زۆر گرنگ نییە بەڵێ ئەوەی تریش هەر نەفسی شتا VLDLت بۆ کراوە لەو پێشوا 12 بۆ ئێستاش هەر 12ەیە ئەتوانی بەس HTLشیان بۆ کردویت 35 و لەدایە دوو ئەوەی تریان چەند بوو 39 39 کەواتە چۆری باشیشم کەمی کردووە تەوا سەرنجڕاکێشانە بیدەنانی بەڕێز ئەبێەوە ئاگاتان لەوە بێت ئەو کاتی کە دەتانەوێت چۆری لە لەشتانە کەمکەنەوە ئەوەتان بیر بێ کە لامان کاتە چۆری باشیش کەمەکە و چۆری خراپیش کەمەکە کەەوە خۆتان پێویستان بە چۆری باش زۆر زۆرە کەواتە من هەوزەم لەم تێستەیە کە کردن زەرم کردووە چکە چۆری باشەکان زۆر هاتوێتە خوارەوە زۆر باشە من پاشەوەش نانم خواردەوە بە 2 ساعت شتێکی چۆرم خواردێک سری و کە بزانان لەگەڵ ئەوەی ترا گۆڕاوە لەگەڵ دەڕۆژەکە هەڵبەتە ئەمە زۆر گرنگ نییە بەلای ئێمەوە بەڵام من حەزم کرد بزانم یەکسەری ئەگۆڕێ بە 2 ساعت نەتیجەکان 2 ساعت لەمایان بەڵێ 2 ساعت لە دوای دەڕۆژەکە با بڵێ بەڵ کۆلسترۆل کە دوای دەڕۆژ لەو ڕێجیم و وەرزشێکە کردوتە 123 و لەدا سێ بووە ئێستا بۆ بە 146 لەدانەوە ئەمە دوای 2 ساعت لە ناخواردن بەڵێ تراگلیسراید لەوێ 6 بووە لێرە بۆ بە 42 VLDL لەوێ 12 بووە لێرە بۆ بنەوە بەڕاستی ئەم ئەنجامی ئەم پشکنینە کە لە دوای 2 ساعت لە خواردن ئەیکی بۆ چاوریەکان ئەتوانین بڵین ناتوانین احتیمادی بکەینە سەر لەوانەیە هەندێک جار هەڵە دەرچێت بۆ چونکە تۆ کە خواردنێک ئەخۆی تا ئەو خواردنە هەڵ ئەمژرێ و ئەچێتە ناخوێنەوە و ئەچێت یەکەم جار ئەچێتە بۆ جگەر و دوای جگەر کردداری خۆی لەسەر ئەکا و اینجا ئێتەوە ناخوێن ینی ئێمە بە هاوڵاتیان ئەڵین کە لە دوای ناخواردنەوە تکایە پشکنینی چۆری مەکەن کەواتە دکتۆری هێرۆ من لەو هەموو خۆی لاکردن و خۆ برسیکردن و شتەیە بەتایبەتی لە دوو فاسی یەکەما با بڵین کە هەردووشیان بەسکی برسێتی بە هەر ساعت کردوێکیان پێشەوەی کە دەست بکەم بە ڕەجیمە کۆدۆشیان کە 10 ڕۆژ پاش ڕەجیمەکە کردم کەواتە لە دەرەنجامی کۆتای من وازم زەرم کردووە بەداخەوە کەواتە دکتۆرە خان زەحمەت پێشە ڕووبکەرە و کامەرەی کە لە پشتی منەوە دانراوە و بۆ هاوڵاتیان باسی بکە چۆن بتوانن کارێک بکەن ڕەجیمێکی تەندروست بکەن بە شێوەیە کە هەم سوودی هەبێ و هەم زیانی نەبێ بۆیان چونکە من خەڵکم دیوەکە بۆ نمونە ئێستا ڕژیم هەگوڵم لە لێشە بۆ بە یەک نوواواشکار خەڵکم دیوە کە ڤیتامینی کەم بۆ تۆ تووشی نەخۆشی ئەسقام بۆ هەمووانە لە پێناوی کەمکردنەوەی چۆری و کەمکردنەوەی کێشە عەزەت کێشە ڕووبکەرە کامێرەکە بۆی کە بیدەران تێبگەن کە ڕێژیمکردنی تەندروست چۆنە بەرنامەدانانی چۆنە و ڕێنمایەکانی ئەوەکو پزیشکێک کە کارەکەتان لە ناو جگەرایە ئەو شوێنەی کە لێپرسراوی کۆکردنەوەی چۆری و سووتانی چۆری لە کاتی پێویستە بینەری ڕێنمایەکانی دکتۆرە هێرۆ بن بزانن چیتان پێڵێ بەنسبەت سووتانی چۆری لە شەوە واتە بۆ ئەو کەسانێکی ئاەوێت چۆری خوێن یاخۆ چۆری جگەریان کەم بێتەوە گرنگترین شت ئەوەیە پێشەوەی دەست بکەن بەو پرۆسێ سەردانی پزیشکێکی پسپۆر بکەن بۆ ئەوەی ئەو ڕێنماییان بکە چۆن ئەو کارە ئەنجام بدەن ئێمە دوو شێوازمان هەیە بۆ ئەو کارە یەکەم بەکەمکردنەوەی ئەو خواردانەی کە کالۆرێکی زۆریان تایە واتە کاربۆهیدرات و چۆری ئەڵێن کەمکردنەوە نەک بە تەواوەتی دوورکەوتنەوە لێ چکە بە تەواوەتی دوورکەوتنەوەی هەندێک زیانی خراپی هەیە لەوانەیە بێتەوەی ئەوەی کە چۆریە بە سوودەکانی لە شیشکەم بێتەوە لەگەڵیان و هەروەها گرنگترین شت ئەوەیە وەرزشکردن وەرزشکردن یەکێکە لە باشترین یاریدەدەر بۆ پرۆسی سووتانی چۆری لەبەر ئەوەی ئەو وزەیە کە کۆکراوەتەوە لە ناوجگەرا ئەو ترشە چۆریە کە لە ناوجگەرایە وەکو سەرچاوەیەکی وزە بەکاری هێندێ لەلایەن ئەندامەکانی لەشەوە بە تایبەتی لەلایەن ماسوولکەکانەوە کە بێتە هۆی ئەوەی کە ئەو چۆریە کەم بێتەوە لە ناوجگەرا و شتێکی تریش هەیە میوە و سەوزە ئەبێ گرنگێکی زۆری پێ بدرێ لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆر لە ڤیتامینەکانی تێدایە هەروەها کانزاکانی کە لە لەش پێویستێتی و بەکاری هێنێ بۆ زیندە چارەکیەکانی لەش هەروەها ئەو خواردنانەی کە پێویستە بخورێت و سەرچاوەیەکی باشی چۆری تێدایەکی لەوانە ماسیە کە پێویستە هەفتەی 2 جار بۆ 3 جار مرۆڤ بەکاری بێنێ گۆشتی سوور لەو کەسانی کە چۆری جگەریان هەیە خۆچۆری خوێنیان هەیە زۆر لە هاوڵاتیان مەسەلەن ماوەیەکی زۆر چەند کەمی ئەکەنەوە وای لێ هیچیش ناخۆن بەڵام ئەمە پرۆسەیەکی هەڵەیە چونکە ناتوانن لەسەر ئەو شێوازی ژیانە بەردەوام بن هەروواکو بیریشمان نەچێکە گۆشتی سوور هەندێک ڤیتامین B12 ویتایە هەندێک شتی تریتایە کە بۆ مەسەلی خوێن و ئەوانە گرنگە بۆ لەش کەمکردنەوەی گۆشتی سوور
کە سەرچاوێکی چاوریە ئەتوانێت مەسەرەن 2 هەفتە جارێک یاخود هەنێ جار هەفتەی جارێک ئەگەر بە کوڵاوی یاخود بە برژاوی بخورێ بەو شێوەیە زیانی نابێ. هەروەها بینەوە سەر باسی ئەوەی کە هەندێک کەس کە تەنها بەکەمکردنەوەی خواردن ئەیانەوە کێشی خۆیان دابەزێنن لەوانەیە لە سەرەتایە ڕاستە سوودی لێ ببینێن بەڵام ئەمە ناتوانن بەو شێوەیە بەردەوام بن واتە کەس ناتوانێت هەتایە هیچ کاربووهیدێت نەخوا هیچ شەوری نەخوا دوایی کە دەستی پێکردەوە هەروەکو سروشتی مرۆڤ وایە فترەیە کە مەحروم بێ لە شتێک دوایی کە دەستی پێکردەوە لەوانەیە زۆر بە ئاسانتر بە ماوەیەکی کەمترا قەڵەو بێتەوە. هەروەها یەک شتی ترمان بیر نەچێت لە کاتی کەمکردنەوەی خواردنە کە ئێمە ئەو سەرچاو وزەکان وەکو کات بۆ هیلێت و چۆری کەمەکەینەوە ئەبێ ڕێژەیەکی باش ئەو بخورێتەوە چونکە ئەبێتە هۆی ئەوەی کە لەش وشک ببێتەوە ئەگەر ئەو کەسە بڕی ئاوی پێویست نەخوا. یەک شتی تر هەیە دابەزانی کێش بە ماوەیەکی کەم بەڕاستی ئەمە شتێکی تەندروست نییە بە تایبەتی لەو کەسانی کە چاوری جگەریان هەیە ئەبێ بەلایانی کەمەوە لە هەفتەیەکان نیو بۆ 1 کیلۆ دابەزێنن ئەگەر لەوە زیاتر دابەزێنن لەوانەیە پێ کاریگەری نەرێنی هەبێ لەسەر جگەری. هەروەها یەکێک لە ئاکامەکان کە لە کاتی دابەزانی کێش بە پەلە دروست ئەبێ بریتە لە دروستبوونی بەردی زراوە لەبەرەوە بێ ئەو کەسانە ئەگەیان زۆر لەو بوارە بێت. بۆ دەرکەوتنی دەرئەنجامەکانی وەرزشکردن و کەمکردنەوەی خواردن لەسەر چاوری پێویستمان بە نزیکی 3 مانگ هەندێک جار لەوانەیە 6 مانگی شەبێ بۆی ئاکامەکەی ببینین واتە ئەگەر وەکو ئەو نمونەی کە دکتۆر کردبووی ئەگەر لە ماوەی دەڕۆژە گۆڕانکاری بەسەرانە هات ئەمە مانایەوە نیە ئیشەکەت بێسوود بووە پێویستە چاوەڕێ بکەیت پێویستە تا 3 مانگ چاوەڕێ بکەیت و پاشان پشکنینەکە دووبارە بکەیتەوە. هەروەها وەرزشکردن ئەبێ بکرێ بە بەشێک لە ستایڵی ژیانی مرۆڤ کەسی تەندروست کەسی لەش ساخ پێویستە لە هەفتەیەکە 150 دقیقە وەرزش بکە بۆ ئەمە بۆ مانەوەی تەندروستێکی باش هەرچەنە ئەگەر ئەو وەرزشە نەژبێتە هۆی ئەوەی کە کێشی دابەزێ ئەبێتە هۆی ئەوەی کە تەندروستێکی باشی پێبەخشێ زیندە چالاکیەکانی لەشی بەباشی بەڕێوە بچێ هەروەها چۆنەڵی مەزاجێکی باشتر ئایا بە ئینسان هەموو ڕۆژێ بە چالاکیەکی ترەوە ئەڕوا بۆ سەر کارەکەی هەروەها وەکووتمان ئەبێتە هۆی ئەوەی کە کێشدا بەزێنێ بەڵام بە شێوەیەکی کەم و ئەگەر نەژبێ بەهۆی ئەوەی کە کێشدا بەزێنێ ئەتوانێت کێشی مرۆڤەکە لەو ئاستەی خۆیان ڕابگرێت و نەبێتە هۆی قەڵبی و بە هێوای تەندروستێکی باش و هەموو لایەکتان. طبعا ئێستا پاشەوەی کە چاپێکارتەکەمان ئەنجامدا لەگەڵ دکتۆرە هێرۆ ئیسماعیلی پسپۆری هەنا و هەر سوودجگەر خۆتان بە چای خۆتان بینیتان کە لە ماوەی ئەو دەڕۆژە تا 2 هەفتەی کەم خۆم خستەژێرە و تێستە وەکو زۆرێک لێوەی کات کە نان و برنج و شەکر ناخوات ڕاستە بڕێک چاوریم هات بۆ خوارەوە بەڵام بینیتان کە ئەوەی کە من زۆر زەرم تێتا کردووە بۆ کە چاوریە باشەکانم زیاتر هاتوۆتە خوارەوە کە وەک بۆمان باسکردن چاوری باش و چاوری خراپیشە لە لەشی مرۆڤدا جا لێرە ماوەیە سەرنجتان بۆ 1-2 خاڵ ڕابکێشم یەکێکیانەوەیە کە من پێشەوەی دەستکەم بەو تێستە پرسم بە پزیشکی پسپۆری هەناوی کردووە تام شتانە هیچی لە خۆمەوە ناکەم و دەشم زانی کە لە ماوەی 2 هەفتەدا ئەنجام پیشان نادا بەڵام من بۆیە کرد چکە زۆر جا پزیشکەکان و کارمەندەکانی تاقیکە بۆمان باس دەکەن کە دەڵێن خەڵکێ دەڵێ با من 4 ڕۆژ هیچ نەخۆم 5 ڕۆژ هیچ نەخۆم یان هەفتەیەک هیچ نەخۆم زانم ڕێژەی چاوریەکانم ئەگۆڕێت یان کەمەکات پسپۆرانی هەناوی و توێژینە زانستیەکان ئەومان پێ دەڵێن کە بۆ ئەوەی کە بتوانیت ڕێژەی چاوری لەشتا بە شێوەیەکی بەرچاو بینیتە خوارەوە پێویستت بەلای کەمەوە بەماوەی 3 مانگەیە ئەم 3 مانگەش پێویستت بە کۆنتترۆلی خواردن هەیە و لە هەمان کاتە پێویستت بە وەرزشکردن هەیە بەڵام بۆتان دووباراکەمەوە دەبێ ئەم کارانە هەمووی لەژێر چاودێری پزیشکی پسپۆری هەناویە بێ ناتوان خۆتان لە ماڵەوە بەبێ پرسی کەس خۆتان لە خواردن بگرنەوە شتێکتر هەیە کە زۆر گرنگە ویژەوەیە کە خۆگرتنەوە لە خواردن بەتەنیا بەبێ وەرزشکردن زۆر جاوا لە دەکات کە مەزاجت تێک بێت تاقەتەکە ئاسابت تێگەچێ ئەمە شتێکم بۆ خۆم بەسەرما هاتوو زۆر کەسیشکە و کاری کردو گێڕاوێتەوە لە کاتێکە وەرزشکردن جەوت خۆشەکە مەزاجداتێواتە من ئامۆژگاریتانەکەم کە ئێوە زیاتر لە ڕێگەی وەرزشکردنەوەم کارە بکەن جا لێرە ئەمێ نهێنێکی خۆمتان بۆ باس بکەم من یەکێک گوملاوانی کە ساڵانێکی زۆر بەدەست کێشی زۆرە ئەم ناڵان کێشم زیاد لە پێویست بوو و ڕۆژێکیشیان بە دیاریکراوی لە 30 یانزەی 2014
پشکنینەکەم بۆ چوری خوێن کردوکو زۆر کەزیکە ئەو کاتە دەرکەوت کە کۆلیسترۆل لە خوێنمە 170 بوو و تراگلیسرایدان چوری سیانەکەم 190 بوو ئەمە لە 11 2014 لەو ڕۆژۆ دەسم کرد بە وەرزشکردن و کۆنتترۆلی خواردن بێگومان لە ژێر چاودێر و پرسی پزیشکە نزیکەی 4 مانگ پاش ئەوە لە 10 2015 کۆلیسترۆڵەکەم لە 170ەوە دابەزی بۆ 140 کە دووبارە تێستم کردەوە و چوری سیانەکەم یان تراگلیسرایدەکەم لە 100ەوە دابەزی بۆ 90 واتە 100 پلە هاتە خوارەوە لە ماوەی 4 مانگدا پاش ئەوەش بە نزیکەی 3 مانگ و نیوی تر بە دیاریکراوی لە 29 2015 دووبارە تێستم کردەوە ئەو کاتە کۆلیسترۆڵەکەم تۆزێک بەرز بۆتەوە لە 150 بەڵام چوری سیانەکەم دووبارە دابەزیوە لە 90ەوە ئەمجارە بۆ بە 80 واتە لە 190ەوە بۆ 90 اینجا بۆ 80 و هەروەها لە پاشەوە لە بڵێن بۆم بەرنمەیە کە تێستم کردەوە ئەو ڕۆژەی پاش سەر و پێ خواردنەکە کە تێستم کرد ئەگەر چی شەوەکەی سەرپێکی چۆرم خواردبوو چوری سیانیم بڵێن چوری کۆلیسترۆڵەکەم 148 بووە و چوری سیانەکەم 58.7 واتە 59 بووە ببین بە بەردەوامی کە من چوری سیانەکەم کە بۆ ئێوە زۆر گرنگە کەم باسکردنە لەسەر پاراستنی لەش و پاراستنی جگەر بەردەوام لە دابەزیندا بەهۆی وەرزشکردنەوە بەڵام ئەوشم بۆ دەرکەوت لە تێستەکانمدا کە من بە بەردەوامی چوری باش لە دەشمدا کەمە بەمەش دکتۆرە هێرۆ ئامۆژگاری کردم کە پێویستە ماسی زۆر بخۆم بۆ ئەوەی کە ئەو چوریە باشانەشم بەرز بێتەوە بۆتان دووبارە دەکەمەوە کە بە هیچ شێوەیەک بەبێ ئاگاداری پزیشک نەکەن خۆتان لە خواردن بگرنەوە پێویستە بەردەوام ئەم کارانە لەژێر کۆنتترۆل و لەژێر ڕێنمایی و ئامۆژگارەکانی پزیشکابێت من پاش چاپێکەوتنەکەی دکتۆرە هێرۆ و ئەو بەشانیتر کە کردم بەردەوام بە قادرمە وەرەسەرەوە بە قادرمە بڕۆ خوارەوە ئێستا نزیکەی 5,000 پێ ڕۆشتوم واتە لە سایە 50 تەواو کردووە و هێشتا بەردەوامیشم لە تۆمارکردنی مەقەی لەش ساغی ئێستا لە تۆمارکردنی بەشەکان تەواو بووین و کە من هاتمەوە داوام لە هاوڕێکانم کرد کە لای تەلەڤیزیۆن دام نەگرن بەڵکو لە نزیکی تەلەڤیزیۆن ئەمەش بۆ هەموو کارێکی هاتوچۆکردن بە ئۆتۆمبیل بە تایبەتی ئۆتۆمبیلی تایبەتەکان کارێکی زۆر گرنگە ئەگەر ئۆتۆمبیلەکەی خۆتان نەبێ کەمێک داواتانێکن کە لە دووری مان ڕایگرن بە تایبەتی و کاتانی کە بە تەکسییان بە پاس دێنوەڕۆن بۆ ئەوی کە ئەو ماوەیەش کە ماوە هەتا ماڵەوە بە پێ بڕۆن کە منەوە ماوە هەتاوەکو تەلەڤیزیۆن ماوە لێرە دەمەوێت سەرنجتان بۆ خەڵک ڕابکێشم ئەویش باشەکانی چوریە لە یارمەتیدان لە دابەزانی کێشە یان نەک لە دابەزانی کێشە لە کەمی کێشدا هەر گرامێک لە چوری 9 کیلۆ کالۆری لە وزە هەڵدەگرێت یان خەزم دەکات بەرامبەر بۆ هەر گرامێک لە پرۆتین 4 کیلۆ کالۆری خەزم دەکات واتە نزیکەی 2 ئەوەندەی ئەو خەزم دەکات لەبەر ئەگەر بێت و مەحساباتێک بکەین ئەگەر کەسی کێشی 70 کیلۆگرام بێ ئەگەر بێت و هەموو بڕی چاوریەکە لە لەشی دەربێنین تەنها پرۆتین لە لەشیدا بێڵین و لە گڵای کۆژیندا پێویستی بە نزیکەی 90 کیلۆگرام لە کێش دەبێت کەمە کێشەکەی زیاد دەکات بە مانایەکی تر چوری بۆ ڕادەیە خراپ نییە کە خەڵک تەسەوری کردووە وەک دکتۆری هێرۆ باسکردن چوری لە مێشکە چوری لە چاوە چوری لە دانیشتە ڕۆڵێکی گرنگ دەبینێت جگەلەوەش لە هەموو زیندە چارەکیەکانی لەشدا چوری ڕۆڵێکی گرنگی هەیە لەبەرەوە کردداری کەمکردنەوەی چوری ئەگەر بە زانستیانە و بە وردی نەکرێژێت چاودێری پزیشکە لە هەمان کاتە چوری باش کەمەکاتەوە و لە هەمان کاتیشە چوری خراپ من ئێستا هێدی و دەگەمەوە بەردەم تەلەڤیزیۆن و هێدی گەشتمەوە بەردەم کەناڵی NRT2 دەچمەوە لەگەڵ مۆنتێرەکەمدا بەرنامەکە تەواو دەکەم بینەرمان بن بەڵکو لە نزیکی تەلەڤیزیۆن ئەمەش بۆ هەموو کارێکی هاتوچۆکردن بە ئۆتۆمبیل زۆر باشە ئەمە ئاخری بەرنامەکە بێوانەیە ئۆتۆمبیلی تایبەتەکان کارێکی زۆر گرنگە ئەگەر خۆتان نەبێ گرافەکانیانە لە دووری مان ڕایگرن بە تایبەتی کە بە تەکسییان بە پاس دێنوەڕۆن چۆن ڕایگرین ئێستا پاش ئەو هەموو کارکردن و ماندووبوونە بە یارمەتی هاوڕایانی وێنەگر کە بەڕاستی لەم ئەڵلقەی بەرنامەی لەش ساغیا زۆرم ماندووکردن بۆی پێتان بڵێم کە ئەم ئەڵلقەی بەرنامەی لەش ساغی کە بە دوو بەش دابەزی زیاتر لە مانگێک ئێمە خەریکی کاری تۆمارکردین کە هەندێک لە هاوڕایانی وێنەگرم بە ناچاری لە کاتژمێر دوی بەیانی هێناوەتە دەرەوە کە بە دیاریکراوی لەگەڵ کاکڕاستی و لەگەڵ کاک پاڤێڵی کارمەندی ڕووناکی و لەگەڵ کاکشوانی هاوکار و شۆفێرمانە لێوە هەتاوەکو هەندێک جار لە پشتی
ئۆتۆمبیلدا کە کاک ڕزگار و کاک ساسار مەعزێتدا لەوێدا کاران لەگەڵە کردین و هەمیشە لە بەرنامەکانی منە ئەو هاوڕیانم زۆر هیلاکترە بن لەون. بەڵام ئەو کەسەش کە لە پشت ئەو هەموو ڕکلامە جوانە و لە پشت ئەو هەموو کارەگرافیکە و لە پشت ئەو هەموو خوڵقاندن و ئافراندنی جوانی لە بەرنامەکەیە کاک نەجمەدینی مۆنتێرمە کە بەڕاستی هەندێک جار هەتا کاتژمێر 11 و 12 شەو ئەو فەقیرم هێشتۆ لێرە بۆی کە مۆنتاژی بەرنامەکە تاو بکەین. جگە لەم ژوورە جگە لە کاک نەجمەدین ئەمە شوێنەکەی کاک بڕارەکە ئێستا هێشتا نەهاتۆ بۆ کار. کاک بڕار ئەو هاوڕەیە کە 8 مانگی یەکەم مۆنتێری بەرنامەکەی ئێوە بووە، مۆنتێری بەرنامەی لە ساغی بوو و ئەو سەرەتا منی ئاشنا کرد بە کاپچەر و بە کۆنڤێرت و بە پەخش و بەو شتانە کە لێرەوە دەستخۆشکەری و ماندوونەبوونیش پێشکەشی کاک بڕیارەکەم. ئێستا کە دەگەینە کۆتایی بەرنامەکە دەمەوێت سەرنجتان بۆ چەند خاڵێک ڕابکێشم کە کۆکراوی تەواوی بەرنامەکە. یەکەم داوازانی کێش تەنها داوازانی کێش و سووتانی چەوری تەنها بەخۆگرتنەوە لە خواردن کارێکی باش نییە و بەڵکو دەبێ وەرزشی لەگەڵ بکرێت. دوو ئەم کارەکە دەکەن پێویستە لەژێر چاودێری و ڕێنمای پزیشکی پسپۆری هەناویە بێ. سێ وا باشترە کە ئەلکوهۆل نەخورێتەوە، بەڵام ئەگەر ئەخورێتەوە لە هەفتەیەکدا لە 3 شەو زیاتر نەبێت و هەروەها ئەو ژمارانی کە بۆمان ئەژمارکردن چۆن چۆنیە و چۆن دەکرێت ئەوانش لەگەڵیدا پێویستە حساباتی بۆ بکرێت بۆی کە بزان زیادەڕەوی نەکەن لە خواردنەوەی کوحولدا. هەڵبەتە ئێمە هانی کەس ناین کە بخواتەوە و بە کەسیش ناڵی مەخۆرەوە شتێکە پەیوەندی بە ئازادی مرۆڤ خۆیەوە هەیە. ڕاستی جانوەرە وەرە تەنیشتم. سڵاو کاکڕاستی ئەمەش کاکڕاستیە کە ئەمیش و کاکشوانیش لە وێنەگرانی بەرنامەی لە ساحی بە من ئێستا لەگەڵ کاکڕاستی و کاک نەجمەدین بەرنامەکە کۆتایی پێهێنم و سەرنجتان بۆ ڕادەکێشم کە ئەڵلقەی داهاتووی بەرنامەی لە ساغی تایبەتە بەوەی کە بۆچی فەحس لە مختبەرێکەوە بۆ دانێکتر فەرقی هەیە. ئایا فەحسانی کە من کردن لە خۆشخانەی شۆڕش تا چەند ڕاستە و جیاوازی ئەوە چیە لەگەڵ شوێنەکانی ترا. هیوادارم هیچ بەڕێزێک لێەوە چەوری جگەر و چەوری لەشی بەرز نەبێت و تەندروست و خۆش بژین. بەیەکەوە خوافیزیتان لێ دەکەین و شەو شەوگەرتان شاد خواتان لەگەڵ.